کوردستان بە هەزارەها چەرمەسەری بە هەزارەها تراژیدیا تێپەڕیوە هەزارەها چیرۆکی تراژیدیمان هەیە لە کوردستان بەهۆی ئەو هێرشە جۆراجۆرانەی کە لەلایەن دوژمنەوە کراوەتە سەر کوردستان جا دواترینیان و ئاخرینیان ئەو هێرشەی چەکدارانی داعش بوو تەرۆریستانی داعش بوو کە هێرشیان کردە سەر هەندێک لە ناوچەکان بۆ نمونە با بڵێن شنگال و کچانی ئیزدی لەوێ زۆر لە ڕووی جستەیی لە ڕووی ڕۆحی لە ڕووی ژیانەوە زیانێکی زۆر بە خەڵکی ئیزدی کەوت جا ئەمە شتێکە کە لە یاد ناکرێت و ئازایەتیش لەلایەن ئەو نووسەرانەیە کە نەهێڵن ئەم بابەتانە لە ڕێی نووسینەوە لە ڕێی دێکۆمنتکردنەوە لە ناو بچێت ئەبێ بهێڵن بەو شێوەیە لە ڕێی نووسین و دێکۆمنتکردنەوە بمێنێتەوە بۆ نەوە دوایینەوە بێگومان ئەو کارە ساتانەی کە ڕوودەدا کاتێکە زمانێکە لە خەیاڵ دەمێنێت و تێدەپەڕێ بەڵام ئەوەی کە 2000 دەمێنێتەوە بە دوکۆمنتکردنی ئەو بابەتانەیە جێرانەوەی بە زمانێکی شیرین بە زمانێکی جوان چۆن بتوانین وا لە خوێنەر بکەین بەباشی لە چیرۆکەکە تێبگا و هەست بە ئازار بکە و ببێتە بەشێک لە مێژووی ئەو قوربانیانەی کە کوردستان داوێتی و لە کتێبخانە و ئەدەبیاتی کوردیش بە بەرزی چیرۆکەکە و ناوەکە بمێنێتەوە لەسەر ئەم بابەتە ئێمە قسە دەکەین تەوەری سەرەکی ئەمڕۆی ئێمەیە بڵاوکردنەوەی کتێبێک بە ناوی کچەکانم بانگم بکەن لە نووسینی مامۆستا کارزان حەیدەرە کە مامۆستا کارزان ئەم بەیانیە میوانی ئێمە بە خۆشحاڵی و مامۆستا کارزان زۆر زۆر بەخێر بەیانیت باش خۆشحاڵین یەکشت سەرنجی ڕاکێشەم هەردوێنێک کە برادران پێیان گوتم میوانمان هەیە کتێبەکەی بەم ناوەیە بە ناوی کچەکان بانگم بکە بۆچی ئەم ناوت هەڵبژارد ینی ناوێکی سەرنج ڕاکێشە شانی ئەوێ هەڵوەستەی بکەی ئەم کتێبە چی تێدایە بۆچی بەم شێوازە زۆر سپاس لە بۆ میوانداریتان دەرفەتە چی باشە یعنی ئەمە زۆر سپاسی ئەوەی دەکەم کە ئەو دەرفەتتان بە مندا بەڵام قسەکردن لەسەر چیرۆکی تراژیدی یەزیدیەکان ئاسان نییە چیرۆکەکان ئەوەندە تراژیدین ینی لە هەندێک جێگە ناتوانانی قسەیان لەسەر بکەی یەک لەوانە ئەو کتێبە بە ناوی کچەکانم بانگم بکەن لە جەرگسووتانی داکەچی کە منداڵەکانی هەتا ئێستا لە دەستی داعشن دوو کچی ماوە لە دەستی داعش کە ڕزگاری بووە لەگەڵ دوو کوڕەکەی بەڵام دوو کچی دیکەی هەر لە دەستی داعش ماینە چیرۆکی ئەو کتێبە چیرۆشی ئەو ئافرەتەیە کە ناوی شیرنە ئێستا لە کەمپی کەبەرتۆ لە دۆهۆک دەژێت خۆشی لەژێر دەستی داعش بووە یاخود بەس کچەکانی لەژێر نەخێر بەخۆشی لە دەستی داعش بووە کاتە ڕزگاربوویەکی دەستی داعشە بەڵێ خۆی و دوو کوڕەکەی ڕزگار بووینە بەڵام دوو کچی دیکەی لە دەستی داعش هەرماینە تا ئێستا لە بەرهەندێ دائیمەن ینی بیر لە کچەکانی دەکاتەوە و هیچ هەواڵیشیان نازانی زۆر خەمبارە لە بۆ کچەکانی دەرێ دائیمەن حەز دەکەم بە ناوی کچەکانم بانگم بکەن لە بۆی هەر هیچ نەبی ینی دڵم ینی ئاو بخواتەوە بە غەریبیوە مامۆستا کارزان بۆک باسمان کرد بە سەدان چیرۆک لە ناو کچانی ئیزدی هەیە ئیتی ئەوەی کە ڕزگار کراوە لە ژێر دەستی داعش یا ئەوانەی کە ئێستا هێشتا لە ژێر دەستی داعشن ئەگەر بگەڕێنرێنەوە چیرۆکی وا باس ئەکەن یان سەرگوزەشتی خۆیان دەگەڕنەوە مرۆڤ بۆ خۆی چۆنەڵێت و شێکمانەڵە مچورکە بەگیانی دێت چۆن بوو لەناو ئەو هەموو چیرۆکانە کە ئێستا بەشێک لەو کچانە گەڕاونەتەوە ئەم دایکت هەڵبژارد کە بیکەی بە چیرۆکێک و بینوسیتەوە خۆی هەموو ئەوانەی کە کەوتنە دەستی داعش چیرۆشی زۆر تراژیدیان هەیە بەڵام ئەگەر بتەوێ قسە لەسەر تاوانەکانی داعش بکەی دەرهەق بە یەزیدیەکان نمونەک بەسە لە بۆ ئەوەی ئەتوو تعبیر لە هەموو ئەو تاوانە گەورە بکەی کە داعش بەسەر یەزیدیەکانی داهینایە ڕەنگە ئەگەر بە هەمووشی ینی دابچم بە هەموو ئەو ئافرەتانی کە لە دەستی داعش ڕزگاریان بۆ هێشتا دەرەقەتی ئەوە نێم کە باسی ئەو تاوانە گەورە بکەم کە بەسەر یەزیدیەکان داهاتیە بەدەستی داعش بەڵام ئەو نمونە بەس بوو لە بۆ ئەوەی باز لەو تاوانە گەورە بکەم کە بەسەر یەزیدیەکان داهاتیە بە تایبەت بەسەر ئافرەتەکان یەزیدی داهاتیە بەڕاستی باشە مامۆستا کارزان وەک دەزان کتێبێک کاتێک نووسەر تەنیا ئاعتیماد لەسەر خەیاڵی خۆی دەکا ئەمە دەگەڕێتەوە سەر تاقە و توانای نووسەر و جوانبینین و خەیاڵ و هەموو ئەمانە بەڵام کتێبێکی لەم شێوەیە هەم پێویستی بە تاقەی نووسەر هەیە خەیاڵی نووسەر هەیە لە هەمان کاتدا پێویستی بە با بڵێن بینینی کارکتەرەکان هەیە وەکو بەڵگە فیلمێک با بڵێن بۆ بینینی بەڵگە و دیکۆمنتەکان
ئەمە ئاستەنجی بۆ تۆ دروست نەکرد چەند پێچ ماوەکەی تا کتێبە ئامادە بوو واللهی نزیکەی ئەمێن زیاتر لە 3 ساڵ خەریکی ئەو کتێبە بووم جگە لە مەسلەی کۆکردنەوەی داتایەکان و زانیاریەکان محاولم کرد ئەو تراژیدیایی کە وەرم گرتیە لە شێوەی چیرۆکێک بیجێڕمەوە لە بۆ ئەوی خەڵک بتوانی بیخینتەوە چونکە لە زۆر جێگە ینی شتەکان ئەوەندە تاڵە ینی زۆر زەحمەتە ئەگەر جوانکاریەکی لە بۆ نەکەی بتواندرێ بخیندرێتەوە کارەساتەکان زۆر گەورەنە ئەمە بەستە چییە لە جوانکارێکی بۆ لەوەی کە بە شێوازەکی زمانەوانی باش ینی داڕشنەی وای لە بۆ بکەی لە نووسینەکە شێوازەکی وا جوانی بدەیە کە ینی بتواندرێ بخیندرێتەوە چونکە هەندێک لە داتایەکان باز لەوەی دەکا کە بەداخەوە هەندێک لە منداڵە هێزیدیەکان ئەو زانیاریانەی کە تێیدایە لە ڕێگەی محکمەی ئەلمانیا و محکمەی فرانکفۆرت کە باس لێ دەکەوت لەگەڵ منەظەمە یونیتات کە پەیوەستە بە لێکۆڵینەوە لە تاوانەکانی داعش دژ بە هێزیدیەکان یەک لە چیرۆکەکان باسیەوەی دەکا کە منداڵانی تەمەن 4 ساڵ هەتا 7 ساڵ ئەوانەی کە ڕفێنراون لە داک و بابیان سێنراینەوە ئەوانەیان بردیە لە بۆ ئەوەی لە لای خۆیان گەورەیان بکەن و ینی فکرەی داعشیان لەلا دروست بکەن بەڵام بەداخەوە بەو شێوەیە نەبووە لەوەی زۆر خراپتر بووە دەستدرێژیان کردیتە سەر ئەو منداڵە گچکانە دوای ئەوەی کە ئەو چیرۆکانە زۆر تاڵن کە پاشەوەی کە دەستدرێژیان دەکەنە سەری دەشیان کوژن کە داکەکان دێن تەبعاً پیاوەکانیان هەموو بردیە و جینۆسایدیان کردینە بەڵام منداڵەکان بەو شێوەیە ینی بەداخەوە کوژراینە منداڵەکانیان اختصاب کردیە پاشەوەی کە اختصاب کراینە کوشتیتیان کە داکەکان هاتینە داوای سۆراغی منداڵەکانیان کردیە سفرەی زۆر جوانیان لە بۆیان ڕازاندیتەوە لە خواردنی زۆر باش و گۆشت و برنج و ئەو شتانیان لە بۆیان داناوتیان ئیسراحەتێک بکەن نانێک بخۆن دوای سۆراغی منداڵەکانتان پێ دەڕێن کە نانەکە دەخۆن و گۆشتەکە لەسەر برنجەکە دەخۆن ینی بەداخەوە دوای ئەوەی کە نانەکە دەخۆن پێیان دەڕێن تەواو ینی نانی خۆتان خوارد و تێربوون لە ناخواردن وتیان ڕێوەڵڵا تەواو خلاص تیان لە بۆ ئەوەی بزانن کە منداڵەکانتان چی بەسەرهاتی ئەو گۆشتێک کە خواردتان لەسەر برنجەکەی منداڵەکان بوو کارەساتەکان بە شێوە گەورەنە ینی ئینسان ناتوانانی لە زۆر جێگە ناتوانانی بیاخینتەوە ئەگەر نەتوانی بە شێوازێک بینوسیەوە ڕەنگە نەتواندرێت لە زۆر جێگە ینی کتێبەکە بە شێوەکە کارەساتی گەورەی تێدا نەتوانی درێژەی پێ بدەیت بەڕاستی زمان عاجز یعنی نازام چۆن هەتەنانەت وەست بکەم زمان بێهێزە بێوزەیە بەرامبەر بەوەی کە ئەوەی کە ڕووی داوە بتانی بیگێڕێتەوە چ جای ئەوەی کە کەسەکە خۆی بەسەری هاتە بێت لە پێناوچی ینی لێرە مرۆڤ پێویستە پرسیارێک لە خۆی بکە ڕاستی لە پێناوچی ئەوانەی لە پێناوچی دایکێک ئەبێ گۆشتی منداڵەکەت بردیە منداڵەکەت اختصاب کردیە و منداڵەکەش دەکوژی گۆشتی منداڵەکەش دەدایک بابەکە ینی ئەمە هیچ مرۆڤبوونێک هیچ ئاینێک هیچ ئایدیایەک هیچ شتێکی منطق من هەستم کرد کە جەنابەت بەڵێ بۆیە هەستم پێ کرد کە ئەیگێڕێتەوە هەناسەی قۆڵی هەڵەمژی ئەبێ حاڵی یا دۆخی دەرونی ئەو ژنانەی کە ئەو حاڵەتیان بەسەر هاتووە ئەبێت چی بێت ئەمێ بزانم شێوازی گێڕانەوەکەی بە چه شێوازێک گێڕدراوەتە وەکو خۆت باسیەکەڵی فلان کەس وای وت یا بە زمان حاڵی دایکەکە خۆی نووسینەکە نووسراوە پرسی ئافرەتە یەزیدیەکەی ڕزگاربووی دەستی داعش ئەو چیرۆکەکە بەڵام ئەوانی دیکە بابەتەکی دیکەیە کە باسی ئەو لێکۆڵینەوانە دەکا کە محکمەی فرانکفۆرت دادگای ئەڵمانیا کە کردیتی لەسەر تاوانەکانی داعش و لەگەڵ منەظەمەی یونیتات کە پەیوەستە بە لێکۆڵینەوە لە تاوانەکانی داعش ئەوە بابەتەکی دیکەیە مەسەلەکی دیکەیە ئەو داتایانەیان ئەو زانیاریانەی کە باز لە ئەو جەرائیمانەی داعش دەکا پەیوەندی بە قسەی ئافرەتەکەەوە نییە ئەو چیرۆکەکی دیکەیە مەسەلەکی دیکەیە بەڵام ئەوانی دیکە
لێکۆڵینەوەی 100% دقیقی محکمەی ئەڵمانیا و منظمەی یونیتادا لە ئێستا ئەوانە زەرائیمەکان لێکۆڵینەوەیان کردو لەسەر ئەو کتێب و لەسەر داتاکانی ناو لەسەر زەرائیمەکانی داعش کردیتیان. ئەی ئەو کتێبە ئەو کتێبە چیان کردیە ئەوان بە سوپاسەوە زۆر بە سوپاسەوە محکمەی ئەڵمانیا و منظمەی یونیتا زۆر هاوکاری شخصی بوونە لە بۆ مەسلەی دروستکردنی ئەو کتێبە بە پەیوەندی شخصی. زۆر سپاس لە بۆ پەرلەمانی ئەڵمانیا ئەندامانی پەرلەمانی ئەڵمانیا کە زۆر بە پەرۆشەوە ئەوانەی کە ئاگاداری کەیسەکە بوون ئەوانەی کە پەیوەست بوون بە مەسلەی لێکۆڵینەوە لە داعش ئەوانە زۆر هاوکار بوون بە سوپاسەوە زۆر بە سوپاسەوە ئەوان هاتن زۆر بە باشی هاوکاری کتێبەکەیان کرد. ئەوە بوو وای کرد کە کتێبەکە لەسەر مەسلەی تاوانەکانی داعش فراوانتر بی بەڕاستی. ئەمن کە بیداەتی دەستم بە کتێبەکەی کرد بە چیرۆکێک دەستم پێ کرد بەڵام لە چیرۆکە گەورەتر دەرچوو زۆر گەورەتر دەرچوو. زۆر باشە مامۆستا کارزان کتێب ڤیددیۆ وێنە زۆرە لەوەی کە ئەو تاوانە قێزەونەی داعش نیشاندا بە تایبەت بەرامبەر کچانی ئێزیدی بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە بسەلمەندرێ بە جینۆساید بناسەندرێت لەسەر ئاستی هەموو جیهان. ئەمە کتێبەکەی بەڕێزت پێشکەشی هیچ لایەنێک حکوومەتت کردووە لەوەی ببێتە پاڵپشت و پاڵنر بۆ کەیسەکەیان لە دادگای نێودەوڵەتی بتوانن ئەم کەیسە زیاتر بەلای ئێمەدابێ. بەڕاستی کتێبەکە تازە دەرچووە کتێبەکە بە سوپاسەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان بە سوپاسەوە کە پشتیوانی چاپکردنی ئەو کتێبەیان کرد لەگەڵ کۆمەڵێک پرۆژەی دیکەی کتێب هەتا ئێستا کە دەرفەتە چوان نەڕەخسایە ئەو دەستگایانەی کە پەیوەستن بە مەسەلەکە بەڕاستی بچم کتێبەکەیان بدەمێ بە تایبەتی ئەوانەی کە بەشدار بووینە یەک لەوانە دکتۆر دیندار زێباری بە کۆمەڵک زانیاری زۆر باش لەسەر ئەو پەیوەندیانەی کە هەیە لەگەڵ منەظەمەی یونیتات لە بۆ لێکۆڵینە لە تاوانەکانی داعش ئەوان کاری زۆر باشیان کردی حکوومەتی هەرێمی کوردستان لێژنەی لێکۆڵینەوە و دادوەری زۆر باشیان دروست کردیە بە هاوبەشی لەگەڵ منەظەمە یونیتاد و حکوومەتی عراقیش. بەڵام بەداخەوە ینی هەتا ئێستاکە ینی ئیشەکی زۆر باش نەکرایە لە بۆ قەزیە یێزیدیەکان هەتا ئێستا لە پاڵ هەموو ئەو هەوڵانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەیدا لە پێناوەوەی کە ئەو قەزیە بە جینۆساید بناسێنرێ و تعویزی ئەو خەڵکە بکا کە زەرمەند بووینە هەتا ئێستا شتێکی وان نەکرایە کە جێی بازبی تەنیا ئەڵمانیا نەبی کە هەزار ئافرەتی یێزیدی گواستیتەوە لە بۆ ئەڵمانیا لە بۆ ئەوی چارەسەری دەرونیان بکە لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی نێودەوڵەتی بەڵێ بەڵام وڵاتانی دیکە هەن کە لە کتێبەکەی باسم کردیە تەنیا ینی هەر بە جینۆسایدیان ناسیەوە مەرحەلەشی باشە بەڵام تعویزکردنەوەی ئەو قەزیەیە لەلایەن ئەو وڵاتانەوە زۆر گرنگە کە بەجددی وەرنەگیرە هەتا ئێستا. بەڵێ هەر قەرەبووکردنەوەی لەلایەن حکوومەتی عراقیشەوە بۆ خۆی تاوەکو ئێستا ئاڵنگارێکی گەورەیە نەگەڕاونەتەوە زێدی خۆیان ڕێکەوتنەکە زیاتر لە ساڵ و نیوێکی بەسەر چووە کەچی هێشتا خەڵکی بە هەڵواسراوی ماوەتەوە و ئەنوا و چۆنەڵێت شێواز لەمپەر دروستەکرێ بۆی کە نەگەڕێنەوە. مامۆستا کارزان ئەو کتێبە لەکوێ بەردەستە بۆ ئەوەی کە بەردەستی هاوڵاتیان یاخود دەستە بەر بکرێ بۆ هاوڵاتیان بیخوێننەوە بیبینن لەکوێ دەستەکەوێت بەخۆی کتێبەکە لەبەرەوەی ژمارەی کەمی لێ چاپکرایە تقریبان 500 دانەی لێ چاپکرایە هەوڵ دەدەم زیاترین دانەکان بگاتە ئەو دامەزراوانەی کە متعلقن بە مۆزوعاکێ و گرنگە کە بگاتە ئەو دەستگایانە ئی ناوخۆ و ئی دەرەوە بەڕاستی هەردوو لایەن هەرچەندە بە زمانی کوردیە بەڵام گرنگە بگاتە ئەو دامەزراوانەی نێودەوڵەتیش کە ئیش لەسەر ئەو خەزیایی دەکەن. ئەگەر توانیم لە داهاتوو ئینشاءڵڵا چاپی دووەمی بکەمەوە محاولە دەکەم بگاتە کتێبخانەکانیش. ئەی بە شێوەی PDF تا ئێستا هیچ کارێکتان نەکردووە بەردەست بێت؟ نوێ زۆر نوێ تازە کتێبەکە دەرچووە محاولە دەکەم ینی لە ڕگەی PDF خۆش بڵاوی بکەمەوە لەسەر ئینتەرنێت. هەندێک شت هەیە
خوێندنەوەی جیاوازە وەک لە گوێگرتن لی من ئەمەوەکو پێشنیارێک جەنابیشت پێم وا بێمە یەکەم کتێبتە جەناب نووسیکە ئێستا ئەو پۆدکاستانەی کە هەیە ئەو کتێبە دەنگیانەی کە هەیە کاریگەریکی زۆر باشی هەیە خەڵکە توانێت گوێی لێ بگرێت لە هەر شوێنێک بێت بیرۆکەیەکی وات هەیە بیکەی بە کتێبی دەنگی و بە دەنگێک بخوێنرێتەوە کە ڕێک ئەچێتە ناو قاڵبی ئەوەی کە کەسەکە خۆی ئەبینێتەوە لە ناو ئەو دۆخەیە ئەکیت خۆی ئەگەر بەو شێوەیە بەو بیرۆکەی جەنابەت کە زۆر جوانە کە ئەگەر ئیشەشی وا بکەین بەڵام کتێبێک لە 240 لاپەڕیانی دەبی پوختی بکەینەوە لە بۆ ینی ماوەچی کورد لە بۆ ئەوی چیرۆکەکە بگا بەڵام شتەکان زۆرن تێیدا ینی زەحمەتە بتوانین زۆر کورتی بکەینەوە و بیکەینە ینی دەنگێک لە ماوەی مەسەلەن دەدەقە چارێگەشی بڕێک زەحمەتە نەوەک بیرۆکەکە زۆر بیرۆکەشی جوانە ینی خەڵکەشی زۆر لەوانەیە احتیمالی هەیە پێشوازی لێ بکە بەڵام تۆزێک لە بۆ ئەو کتێبەی کە لێکۆڵینەوەیە زیاتر بنکۆڵکاریە تۆزێک زەحمەتە ئەو هەموو داتا و ئەو هەموو زانیاریایی کە هەیە کۆ بکرێتەوە جگە لە چیرۆکەکە بەڕاستی مامۆستا کارزان دەمێکە دەزانم خەریکی کاری ڕۆژنامە نووسی ینی تەمەنێکە بەڵام پێم وایە یەکەم بەرهەمی کتێبتەکە دەینووسی و بڵاوی دەکەیەوە لە داهاتوو تۆ خەریکی ئەوە دەبی هەر بابەتی لێکۆڵینەوەی و بەڵگەی کار لەسەر ئەم بابەتە بکەی ئەم ڕێچکێ بە خۆت یەکلا بکەوە یان دەکرێت لە بابەتێکی دیکە کە خەیاڵی نووسەر بێ ڕۆمان بێ هەر کتێبێکی دیکە بێ خۆت ببینیتەوە واللهی یەک شتێ دائیمەن نووسەر ئەگەر بیاوێ شتێک بنووسی دەبی محاولە بکات چەندی ئەوەی کە بۆی بکرێ شتەکان زیاتر واقعی بن بەڕاستی نەک شتی خەیاڵی ئەو کارە ساتانەی کە هەنە گەلک زۆرن ئەوانەی کە لە مێژووی کورت هەیە ئەمە هەتا ئێستا بەداخەوە زۆر کەم توانیتمان دەرەقەتی ئەو شتانە بین کە بەسەر ملەتی کورت هاتیە لەو پرۆژەیە لە بۆم بە دەرکەوت بەڕاستی هەتا پێمان بکرێ ئیش لەسەر ئەو کەیسانە بکەین کە بەسەر ملەتی کورت هاتیە هەتا چەند ساڵی دیکە دەرەقەتی نایە زۆر زەحمەتە بتوانین دەرەقەتی بێ ئەمن بە سوپاسەوە پێشی دەستپێکردنی کتێبەکە لەگەر دکتۆر مەغدی سەپانم دانیشتم مامۆستای خۆم بووە دانیشتین بیرۆکەی ئەو کتێبەماندانە بڕیارماندا کە ئیدی لە مەودووە ئەگەر بمانەوێ شت بکەین بەڕاستی مەحاوەلەک بکەین لە بۆ دیکۆمنتکردنی ئەو تاوانانەی کە بەسەر کووردا هاتیە دەبی زۆر ورتر بچینە ناو بابەتەکان مەسلەی دروستکردنی شێوازەشی جوان و خەیاڵاوی لە بۆ هەندێک لە بابەتەکان باشە بەڵام لە بۆ هەندێک بابەتی جددی لە بۆ هەندێک بابەتی گرنگ داتا و زانیاری و معلومات گرنگە زۆر گرنگە ئێستا ئەوانەی کە ئیش لەسەر ئەو کەیسانە دەکەن بەڕاستی ئیعتیماد دەکەنە سەر مەسلەی داتا و ژمارە و معلومات مەبەستم لە منەظەماتی گرنگی نێودەوڵەتیە ئەمە زۆر پێویستمان لەو مەرحەلەی ئێستا بە مەسلەی داتا و زانیاری و معلومات داتایەک بستی لە کتێبەکە کاکارزان بڵێ تێدای داهاتی ژمارەیان ژمارە تێدایە زانیاری تێدایە ئەوانەی کە لە محکەمەی ئەڵمانیا و لە منەظەمەی یونیتات کە هاتیە هەمووی داتا و زانیاریە بەڕاستی مامۆستا کارزان ئاماژەی بە شتێکی زۆر جوان کرد ئەوەی کە تا بکرێت ئەو چیرۆکانە ئەو چیرۆکە تراژیدانەی کە بەسەر خەڵکی کوردستان هاتۆ لە جۆرەها هێرشکردن کە کراوەتە سەری بە تێک دێکۆمنت بکرێت هەر بۆ خۆشی بۆ سینەماکاران بۆ هیوای کە ڕۆژێک سینەمای کوردیەوە بچێتە پێشە چونکە خۆی بۆ خۆی تەواوی خاکی کوردستان ستەیجێکی سینەمایە و چیرۆکی فیلم و دراماتیە ئەوەیە کە سیناریۆ بەڵێ کوردستان پڕ هەر بۆ خۆی ئێستا ستەیجێکی شانۆیە بۆ تەنانەت بۆ شانۆکردن تەنانەت بۆ دانانی سیناریۆیەک ئەو قەڵایی کە لە ئیسپانیا هەیە قەڵای دراکولا کە تایە خەڵک ئەشکەنجە دراوە ئەو ئەشکەنجانەی کە لەوێ هەیە باوەڕ کە ئەوەی کە داعش کردوێتی لەوێ نییە کە بەحساب مەترسیدارترین قەڵا بووە لە جیهانە دەمەوێت بڵێم ئەم کتێبە وەک جەنابەت ئاماژەت پێکرد باسی ئەو دایکانت کرد کە چۆن
بە دوای مناڵەکانیان ڕۆشتون ئەمە چیرۆکێکەکەی تر تەسەورەکەم لە سەروی ئەوە هیچ شتێکی تر نەبێت تراژیدیا بێت بەڵام چ شتێکی تر هەیە لەناو ئەم کتێبە کە چیرۆکەکە زۆر سەرنجڕاکێش بێت کە کاریگەری لە ناخی خۆت کردبێ چیرۆکەی تێدایە ژنێک کەوتیتە دەستی داعش لەگە منداڵێکی 5 ساڵی بەداخەوە دیارە منداڵەکە شەو بە کوردی دەرم میزی بەخۆی داکردێ منداڵەکە سترس و لەو ترسەی کە هەبووە بەداخەوە بڕێە داعشەکەی کە لەژێر ینی ئەو ئافرەتە و منداڵەکەی لە دەستدا بووە منداڵەکەی هینە لە دارەچی بەسیتەوە لە دەرێ لە سەرما لە شەو هەتا بەیانی هەتا منداڵەکە لە سەرمان ینی بەچی تەڕیەوە ینی وفاتی کردێ بەداخەوە ئەوەش یەک لە چیرۆکە تراژیدیەکانە کە نمونەی کەمە زۆر ئەو شتانەی کە هەبووە زۆر نمونەیان کەمە چیرۆشی دیکەی تێدا بەڵام هەموو ئەوانە کە باز دەکرێ هەمووی زۆر کاریگەرە لەسرت بە نمونە ئەو ئافرەتانەی کە هەندێکیان لە دەستی داعش ڕزگاریان بووە کە گەڕاینەوە تەحملی ئەو شتیان نەکردێ کە بەسەریان داهاتیە لە بەرزایی خۆیان فرەدا بەداخەوە ینی حاڵەی نەفسی دۆخی دەرونی ئەو کەسانەی کارکتەرانەی کە تۆم چاوپێککەوتن لەگەڵیان کردو و ئەوانەی کە دەرباز بوون لە دەستی داعش لە ڕووی دەرونی و دۆخیان چۆن و کاتێک ئەم چیرۆکانیان بۆ دەژێراوە بەداخەوە زۆر وەزعاچی خراپیان هەیە هەموو ئەوانەی کە لە دەستی داعش بووینە نەوەک بە تەنیا ئافرەتەکان منداڵەکانیش کە لە دەستی داعش بووینە لە ڕووی دەرونیەوە زۆر زۆر لە وەزعاچی خراپدان نمونەی ئەو کوڕەی شیرن کە پاڵەوانی کتێبەکەیە کوڕەکەی دوو کوڕی هەبوو هەردووچیان بە زۆر کراینە داعش یەکیان لە تەمەنێکی گچکە بردیتیانە پێشەوەی بەرەی شەڕ لەوێ دیارە فڕۆکەی هاوپەیمانان ینی لە ئەو چەیشەی دای داعش کە لە منطقەکەی شەڕیان کردیە کوڕەکە بەو هێرشەی لاقەچی لە دەستدایە پێشی لە دەستدایە ئێستا چارەسەریشی لە بۆ دەکرێت بەڵام دکتۆر پێی گوتیە کە ئەو کاریگەریایی ئەو لە دەستدانی ئەو پێت دەستە ئەوەی دیکەش ڕەنگە احتیمالی هەیە پێیەکەی دیکەشت لە دەست بدەیت و ینی لە ڕووی دەرونیەوە هەمویان وێران بووینە ئێستا ئەو کوڕە شەو ڕۆژی بیرکردنەوەیە لە پێیەکەی دیکەی کە پێیەکەی دیکەی لە دەستدەدا نەوەک چارەسەری لە بۆ ئەو پێی کە لە دەستیدایە بیر لەوەی دیکەی دەکاتەوە کە ئەویش لە دەستدەدا بەڵام زۆر بەداخەوە هەرچەندە ئازاد کراینە بە محاولەشی زۆر بەڵام خەمی گەورەی دیکەیان هەیە بێجگە لە چارەسەری دەرونی پێویستیان بەوەی هەیە بگەڕێنەوە مەنتیقەکانی خۆیان کە ئەوە ژێک لە کێشە گەورەکان هەتا ئێستا نەتواندرا ئەو مەسلەیەش چارەسەر بکرێ کێشەیان زۆرە مەشاکلیان زۆرە خەمی تەندروستی و خەمی گەڕانەوەی ناوچەکانی خۆیان هەیە خەمی زۆر شتیان هەیە خەمی ئەو کوڕانیان کە نەگەڕاونەوە داوەسا لە ژێر دەستی داعش بەڵێ بێگومان ئێمە سوپاس دەکەین مامۆستا کارزان حەیدەر کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت ئێمە لە ماوەی نیو کاتژمێر لەگەڵ تا بووین ئەو هەموو خەمە بە یەک جار من هەستم لەم کتابە هات ئەگەر ئەوانەی کە لە ناو دۆخەیە ژیاون و ئێستا گەڕاونەوە یار لەوێ ئەژین ئەوە شتێکە کە ئەتوانین بەس بڵین خوا یارمەتی دەریان بێت و سوپاسی نووسەران و ئەدیبانی وەکو ئێواکەین کە ئەگەر ئێوە نەبن یان کەسانێک نەبن کەم بابەتانە بخەنە ڕوو ڕەنگە هەر لەبیر ناکرێن بەڵام بە وردیە داتا و زانیاری لە بەردەست بۆ ئێستاش لەبیر نەکرێت بۆ 20 ساڵ و 50 ساڵی داهاتوو بێگومان لەبیر دەکرێت چیرۆکەکە گۆڕانکاری بەسەردادێ ڕەنگە لە بەرژۆندی ئەو کەسانە بوون کە ئێستا ستەمکارن چیرۆکەکە بەو شێوازە بمێنێتەوە کتێبێکی لەم شێوەیە بێگومان دەبێتە پایەکی زۆر زۆر گرنگ لەوەی کە ئێمە بەڵگە مێژوویەکانمان لە دەستدا بمێنێ مامۆستاکارن زۆر زۆر سپاس زۆر سپاس بەرهەمی کتێبی دێ دەکەم زۆر سپاس زۆر سپاس بەیانیتان باش زۆر سپاس